برایان ئێمە لێرە لە قەزای شارە زوور کۆمپانیایەک بە ناوی ڕووناکی شار پرۆژەی لانەستی هەڵسا بەکردنەوەی چەندەکەیەکی نیشتە جێبوون بە حکمیەوەی خەڵکی شارە زوور لێی سوودمەند بن ئێمەش تەرەتا فۆرمەکەمان خوێندەوە بە پێ و فۆرمەی بە پێ ئەو ڕێکەوتنێکە کردومانە لەگەڵیا کۆمپانیاکە خانوەکانی بە تەواوەتی مەزبوط بکە و ئێمەش کرێگەی خۆمانی بینی بەڵام ئێمە زۆر بەمان کرێی خانوەکانمان داوە یەکەکانمان داوە ئەم کۆمپانیایە هەڵساوە لە جێ ئەوە مەکتەبی نمونەییمان بۆ بکە پارکمان بۆ بکە شۆستە و شەقامان بۆ جوانکە بۆ مەزبوطکە ئەم کۆمپانیا هزار بەڵێنی داوە هیچ بەڵێنەکانی هەتا ئێستا هیچی نەبردە سەر بەڵام ئەم کۆمپانیایە من وای بۆ ئەچم ئەم کۆمانە من تێ ناگەم لەم کۆمپانیا ئەقڵم بۆ کەسانێکی زۆر زەخم لە پشتیانەوە بێت ئەینا کۆمپانیایەک ئاوێک وەرە سەیری ئاوەکە کە هەڵێکەنەوە قوڕەسوورەیەنێت نە خەزانی ئاوی هەیە یەک شتی نییە نە مزگەوتی هەیە نەبن کە بەحث هەموو ئەمانە لە عەقدەکەمانە هەیە باشە ئەڵێ کاتێ من ئەتوانی ئەو بەشدار بوو کە پارە نەدات لە کاتێکا کە قەیران ڕووکاتە وڵات لە کاتێکا سنوورەکان دابخرێ لە کاتێکا کۆمپانیا کەم و کوڕی بووە ئێستا کۆمپانیا کەم و کوڕی هەیە سنوورەکان داخراوە قەیرانمان بەسەر هاتووە سەرە ڕای ئەمانەش کاتی لێ کردوین ئەڵێ و مەبلەغە پارەی لاتانە ئەبێ هەمووی بەیەکەوە بێنن بە مەبلەغ بە کۆی گشتی بماندنێ ئێمەش تێ ناکەین ئێمەش داواکەین لە حکومەت لە کاربەدەستانی سنووری سلێمانی بە تایبەتی بێنە سەر خەت داواتان لێەکەین لە کاربەدەستانی سنووری سلێمانی لە هەموو ئەو کاربەدەستانەی کە پەیوەندیان بە پرۆژانەوە هەیە ئەمە جێی قوبوڵ نییە بەڕاستی ئەم کۆمپانیا غەدرێکی گەورەمان لێکات یعنی کەسێکیش نییە پشتگیریمان بکات ئەچین بۆ لای هەر کەسە لە کاکەم کۆمپانیایەکی مخەربەت بووە پرۆژیان لێ وەرگرتووەتەوە کەچی سەیرەکەن لەولاوە چەند یەکەیتیان پێداوا لە کەلاری زەخەریکەوە جێبەجێکات داواتان لێەکەین دەنگمان بگەێنن بە بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتی بەرپرسانی سلێمانی بەدەنگ کێشەکانمانەوە بێن ئێمە ئاوا قوبوڵی ناکەین یەکیان وەکو خۆم پێشمەرگەم کە هاتمە ئەم یەکەی نیشتە جێبوونەوە هاتم کە ژیانێکی شایستە بۆ مناڵەکانم دابینکەم بەڵام بەڕاستی یعنی لە لادیەک بووم پێشتر لادیەکەم باش بوو دایێرە شوێنی بڕۆ شوێنی پارکەکان بۆ بە شوێنی بەخێوکردنی مریشک و قەل و قاز و گەور و یعنی بەڕاستی ئەوەی ناوی پرۆژەوێ هەر بەسیما شارەکەەوە نییە بەڕێزان ئێمە کە لە خوارەوە ناومان هاتووە دانیشتوانی گەڕەکی لانەستین لە کۆمپانیای ڕووناکی شار لە قەزای شارە زوور داواکارین لە بەڕێستان بەداواچوون و چارەسەرێکی گونجاومان دەوێت لە کێشە و گرفتەکانی کۆمپانیای ناوبراو کە خۆی لەم کێشە و گرفتانەدا دەبینێتەوە وەک پشگیریەک بۆ خاوەنی یەکە نیشتە جێبوونەکانی ئەم کۆمپانیایە کە پێشتر سکاڵایان کردووە لە کۆمپانیای ناوبراو و کۆمپانیای ناوبراو تۆمەتەکانی بەسەردا ساغ بووتەوە و بەڵام پابند نابێ بە بڕیارەکانەوە هەموو بەڵگەکان هاوپێچ کراوە بەم نووسراوە چونکە کۆمپانیای ناوبراو بە شێوەیەکی ئاشکرا هەستراوە بە فێڵکردن لە هەمووان و ئێمەش داواکارین لە بەڕێستان بە شێوەیەکی یاسایی لێپرسینەوە لە کۆمپانیای ناوبراو بکەن تاوەکو هاوڵاتیان مافی خۆیان وەرگرنەوە لە کۆمپانیای ناوبراو دیارە خاڵەکان لەما خۆیە بینێتەوە کە خاڵی یەکەم گۆڕینی گرێبەستی خاوەنداریەتیە بە پێی مادەی 3553 لە بەرواری 12/7/2021 دەرچووە بەبێ وەرگرتنی هیچ بڕەپارەیەک لەبەر ئەوەی پرۆژەی ناوبراو تەملیک نەکراوە ژمارەی گرێبەستەکانی زیاترە لە 50 گرێبەستی دەستی 2 دەستی 3 خاڵی دووەم گەڕانەوەی ئەو بڕەپارە زیادەیە کە کۆمپانیای ناوبراو وەریگرتووە و کە زیاترە لە نرخی یەکەی نیشتە جێبوونەکان و بە پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ هەر یەکەیەکی نیشتە جێبوون بڕی 6 ملیۆن دیناری عراقی دانراوە کە کۆمپانیاکە زیاتر لەو بڕێی وەرگرتووە خاڵی سێەم تەواوکردنی پرۆژەی خزمەتگوزاریەکانی ناو پرۆژەکە کە بە پێی مادەی 8 بڕگەی سیانزەی لە بەرواری 4/7/2006 دەرچووەوە بەرهێنەر هەڵدەسێت بە تەواوکردنی سەرجەم خزمەتگوزاریەکانی ناو پرۆژەکە و دەستپێکردنەوە بە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بۆی دانراوە وەک خوێندنگا بنکەی تەندروستی دایانگا کارەبا ئەندەرگراون دروستکردنی خەزانی ئاو کە لەم پرۆژەیەدا تەنها لە 102 ئەم بڕیارانە جێبەجێ کراون خاڵی چوارەم تەواوکردنی کەم و کورتیەکانی ناو پرۆژەکە و گەڕاندنەوەی ئەو بڕەپارەی کە خاوەنی یەکەکان لە یەکەی نیشتە جێبوونی خۆیان سەرفیان کردووە ڕاگررتنی پارەی ماوە لەلایەن خاوەنیەکەکانەوە تاکو و دەستپێکردنی خزمەتگوزاریەکان دیارە خاڵی شەشەم بە بەڵگەوە لامانە کە نەخشەی بلۆکی ئەیەک شوێنی باخچە بووە بەڵام ئێستا کۆمپانیای ناوفرۆش ناوبراو ئەم شوێنی باخچەیە کردووە بە خانوو فرۆشتوێتی سیانەی ناو
یەکەکان کە لە موادی زۆر خراپدانراوە وەک موادی کارەبا و موادی ئاو و پەنجەرە و دەرگا و ئەمەش بارگرانیەکی بۆ خاوەن یەکەکان لە گۆڕینی دروست کردووە بۆ جۆرێکی باشتر.